لە سیوەکەمین ساڵیادی تاوانی ئەنفالدا داوا لە هەموو لاک دەکەین لە پەرلەمان لە حکوومەتی عێراق لە پەرلەمانی عێراق و لە هەرێمی کوردستان کە ئەم داواکاریانە داواکاری کەسوکاری سەربەرزی شەهیدان و ئەنفالکراوان لە دەمی ئێمە و بیبیستن و ئەوەندەی دەکرێت پابەندی بڕیارەکان و داواکاریەکانی هەموو کەسوکاری سەربەرزی شەهیدان بێن نەدی. یەکەم سەرجەم ئەو تۆمەتبار و جاش و مستەشارانەی دەستیان لە تاوانەکانی ئەنفالدا هەبووە ببرێنە بەردەم دادگایەکی عادیلانە و بە شێوەیەکی ئاشکرا دادگایی بکرێن. دووەم داوا دەکەین بە زووی تەرمی ئازیانمان لە بیابانەکانی باشووری عێراقەوە بهێنرێتەوە خاکی پیرۆزی کوردستان و لەو خاکە بسپێرێن بەلای ئێمە و مای داخێکی گەورەیە کە دوای چەندین ساڵ لە ڕووخانی ڕژێمی دیکتاتۆری سەدام هێشتا ڕووفاتەی ئازیانمان لە ناولمی بیابانەکانی خواردان. سێم داوا دەکەین پەلە بکرێت لە ناسینەوەی ئاشکراکردنی ئەو ڕووفاتانەی کە تا ئێستا هێنراونەتەوە و لە ناوچە جیاوازەکانی کوردستان بە خاک سپێردراون، هەروەها کەلوپەلی ئەو کەلوپەلانەی لە گۆڕە بە کۆمەڵەکاندا دۆزراونەتەوە ڕادەستی مۆنومێت ئەنفال بکرێن. و هەروەها داوا دەکەین حکوومەتی هەرێم بە پلان و بەرنامەیەکی تۆکمە و ورد و چڕ و درێژخانەوە بە بەشداری هەموو وەزارەت و دام و دەستگاکان لەسەر ئاسی ناوخۆ و ناوچەی و نێودەوڵەتی کار لەسەر هەموو ڕەهەندەکانی پرسی ئەنفال و جینۆسایدی گەلی کورد بکات بە جۆرێک خزمەتکردنی کەیسی ئەنفال ببێتە ئەولویەتی کاری حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان. داوا دەکەین لە پەرلەمانی کوردستان لەگەڵ دەستپێکردنەوەی کۆبوونەوەکانیان کاری جددی و کاری ئەولویەت و کاری یەکەمیان ئەوە بێت کە بە یاسا چەمچەماڵ وەکو چۆن هەڵبجە بە پایتەختی ئاشتی ناسێنراوە ئاواش چەمچەماڵ بە پایتەختی شەهیدان و ئەنفالکراوان بە پێی یاسا بناسرێت.